یەکێک لە بەرنامەکانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و لا مەرکەزیەت بووە لە ئیدارە سەربەخۆکان و هەروەها بە قەزاکردنی چەند ناحیەیەک بۆی کە کۆمەڵێک خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان فراهم بێت و دەستەبەر بکرێت هاوکات دەسەڵات بدرێت ئیدارە سەربەخۆکان و یەکە ئیداریەکان کە زیاتر لە دەسەڵاتەکانی خۆیان استفادە بکەن و هاوکات خزمەتی هاوڵاتیان کەن سەبارەت بم بابەتە زیاتر قسە دەکەم بە تایبەتی لە ڕۆژی 25 ئێلولی ئەم ساڵیش ناحیە تەقتەق بوو بە قەزا و ئەمەش یەکێک لە بڕیارە گرنگەکانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان بوو لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێین. با سەرەتا ماژە بە هەوڵەکانی کابینەی نوێم بکەین بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و لا مەرکەزیەت ئەمە ویستوێتی چی بگەێنێت ئامانجەکانی پشت ئەم بڕیارانە چی بوون؟ زۆر سپاس. سنتەری شۆڕکردنەوەی دەسەڵات بریتە لە گاندنی خزمەتگوزاری خێرا بۆ هاوڵاتیان و هەوڵدان بۆ کەمکردنەوەی ڕۆتینیاتی زۆری ئیداری کە بەهۆی یاسا کۆنەکانی عێراق و هەرێمی کوردستان زۆر جار هاوڵاتی بۆ نووسراوێک پێویست بووە چەند ڕۆژێک خەریک بێ. ئێمە دەستمان بەوە کرد کە هەڵبەت ئەوەندەی حکوومەت دەتوانێت بیکە چونکە بەشێک لە یاساکان پێویستی بە گۆڕانکاریە دەبێت لە پەرلەمان بکرێ. ڤژنەکە ئەوەیە کە هاوڵاتی دەستی بگاتە خزمەتگوزارەکان بە ئاسانترین شێوە و بە خێراترین کات. بۆیە کاتێک تۆ گوندێک دەکەیە ناحیە دام و دەستگای بۆ دروست دەکەی کە هاوڵاتی بۆ خزمەتگوزاری سەرەتایەکان دەتوانی پەنای بۆ بە کاتێ ناحیەک سنوورەکەی فراوان دەبێ ژماری دانیشتوانی زۆر دەبێ ئاستە ئیدارەکەی بەرز دەکەی بۆ قەزا دیسان کۆمەڵێک دام و دەستگای گەورەتری لێ دروست دەبێت کە هاوڵاتی دەتوانی لەوێوە بەشێکی گرنگی پێداویستەکانی خۆی پێداویستە خزمەتگوزارەکان داوا بکە و جێبەجێ بکە. باشە دکتۆر تاسا لە کابینینەوە چەند ناحیە کراونەتە قەزا ئەو ئیدارە سەربەخۆوانەوە سنوورەکانیان چەندە فراوان بووە؟ بەڵێ ئێمە 8 ناحیە دروست بووە لەگەڵ بەوەی تەقتەقیشەوە بووە 11 قەزا هێنراوەتە کایەوە تا ناحیە بوون ئاستی ئیداریان بەرز کراوەتەوە. وەکو باسم کرد دوو جۆر تێگەیشتن هەیە. تێگەیشتنێک کە تۆ دانیشی و چاوەڕێکەی بڵێ هەتا دەتوانم هەموو پێداویستەکانی هێنانەکایەوەی قەزایەک دابین دەکەم ئینجا بڕیار بدەم کە تەسەوەر دەکەم هیچ کام لە ئیدارە سەربەخۆکان دروست نەدەبوون ئەگەر ئەو تێگەیشتنە هەبا. تێگەیشتنی دیکە ئەوەیە کە تۆ بێی بڕیار بدەیت دواتر بە قۆناغ پێداویستەکانیان بۆ دابین بکەیت. بەتابەت بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو ئابلوقە سەختە ئابووریەی لە 2014 خراوەتە سەری نەتوانراوە وەکو پێویست بەجێتی پێویست بۆ جێی پێویست بۆ خزمەتگوزارەکان دابین بکرێت. بۆیە ئەو بڕیارانەی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان و ئەو بڕیارانەی جەنابی سەرۆکوەزیران بڕیاری زۆر ئازایانە زۆر ڕچە شکێنانە بۆ بەوەی بتواندرێت سەرڕای ئەو بارودۆخە ئابووریە خراپە سەپێنراوە ئێمە نەوەستاین بەردەوام بووین شوێنی نوێمان هێنایەکەوە ئومێدمان بۆ خەڵک زیندوو کردەوە وامان کرد کە خەڵک ئاسانتر دەستی بگاتە خزمەتگوزاریەکان. باش ئەمە لە ڕووی ئیداریشەوە تا چەندە بۆ کەسانەی کە لەو بەرپرسی یەکەم ئیداریەکانین بڵێن لەو ناوچانە کە کراونەتە قەزای ئیدارە سەربەخۆکان ئەم گەیاندنی خزمەتگوزاری لە ڕێگەی دەسەڵاتدان بە یەکە ئیداریەکان چەندە ئەم ئاسانکاریانەی زیاتر کردەوە بۆی کە خزمەتی زیاتری ئەو ناوچانە بەگشتی بکرێت جگە لە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان؟ لە پێم وابی 22/2022 جەنابی سەرۆکوەزیران بە فەرمانێک بەشێکی باشی دەسەڵاتەکانی خۆی دایە وەزیرەکان. دواتر وەزیری بەڕێزەکان دەسەڵاتەکانی خۆیان بەتایبەتەوەی پەیوەندی بە ئێمە هەیە وەکو وەزارەتی ناوخۆ کێچێکە لە هەیکەلە گەورەکانی حکوومەت. جەنابی وەزیری ناوخۆ بەشێکی باشی دەسەڵاتەکانی خۆی شۆڕ کردەوە بۆ پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان و ئەو بەڕێوەبەرایەتە گشتیانەی لە سنووری وەزارەتی ناوخۆ هەن. بێگومان پارێزگار و سەرپەرشتیارەکانیش ئەوانش بێگومان دەسەڵاتەکانی خۆیان بەشێکی شۆڕ دەکەنەوە بۆ قایم قام و مدیر ناحیەکان بۆ ئەوی خەڵک ئاسانتر وەکو باسم کرد دەستی بگاتە خزمەتگوزاری ڕۆتینی قاتل نەبێتەوە کاری ئەوەی هاوڵاتی زۆر مەشغول بێ بۆی کە بۆ خزمەتگوزاری سەرەتایی سەردانی دام و دەستگاکان بکە. باش ئەمە تا چەندە کاریگەر بووە بوونی ئیدارە سەربەخۆکان و هەروەها ئەم بوونی ناحیە بە قەزا یا بەرەو پێشچوونی لەم شێوازە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان لە زیاتر ڕایکردنی کارەکان زیاتر بەرەو پێشبردننی ئەو ئامانجانی کە کابینەی نوێم هەی بووە جگە لە خزمەتگوزاری بۆ سەرجەم ئەو بوارانەی کە پەیوەستە بە بەرژۆندی هاوڵاتیانەوە؟ نا کاریگەریەکانی یەکجار زۆر بووە بێگومان. تۆ بێنە بەرچاوت لە گوندێکی دوورەدەستی ناوچەی سیدەکان پێش دروستبوونی قەزای سیدەکان و پێش دروستبوونی ئیداری سەربەخۆی سۆران بۆ هەر کارێک دەبا بێتە هەولێر
ڕەنگە لە وەرزی زستانە بەهۆی باران و سەرما و بەفر و بۆڵەوە هەر نەیتوانی با بێ ئێستا سیدەکان خۆی قەزایە واتە بەشێکی باشی ئیشەکان لە سنووری خۆی لە نزیکترین شوێن دەتوانێت جێبەجێ بێ ئەگەر لە قەزا جێبەجێ نەبوو دێتە سۆران لە ئیدارەی سۆران وەکو گەورەترین یەکەی ئیداری باڵێن لەو سنوورە ئیشوکارەکان جێبەجێ دەبن بێگومان کاتێک تۆ دەتوانی دەسەڵات شۆڕکەوە لا مەرکەزیە جێبەجێ بکەی زەحمەتی زۆر لە کۆڵ خەڵک دەکەوە بەڵێ ئەمەی کە ئێستا جێبەجێ کراوە ئایا هەنگاوی دیکە هەیە بۆ ناحیە دیکە بۆ شوێنەکانی دیکە پلان و بەرنامەیەوە هەیە کە بەرفراوانتر بکرێت پێم وایە ئەم بابەتانە دەبێت دراسە بکرێن یا هەر یەک لەو شوێنانش کە بڕیاری لێدراوە مقاوماتی یان پێداویستیەکانی تەختەق وەکو نمونەوەرگرا پێداویستەکانی بوون بە قەزای لە مێژە هەبووە ئامادەکاری بۆ کراوە تەختەقێک لەو شوێنانەیە کە کۆنتترین ناحێشە لە عێراق دەبێ مقاومات دەبێت دەبێ ئامادەکاری بۆ بکرێت چونکە گەورەکردنی هەیکەلی حکوومەت بەبێ دراسەکردن کارێکی باش نییە بەڵام ئەمانە هەمووی پێداویستی بوون بۆ یار کاتێک پێداویستی لە شوێنێکە بێ خەڵکەکە داوا بکەوە فعلەن دوای دراسەکردن و هێنانەکایەوەی یان لە ئارادابوونی مقاوماتە ئەساسیەکان بێگومان ئەوەی کێستا پێویست لە دوای بە قەزابوونی بکرێت چی دەکرێت ئەوەی کە نەبووە تا ئێستا ئەو ئەمرەی جەنابی سەرۆکوەزیران کردی ئەمە هەر هەمان ڕۆژ کە ڕۆژی 25 ئەیلول بوو کە ڕۆژێکی پرشنگداریشە لە تاریخی نوێی کوردستان هەر ئەو ڕۆژان وەزارەتی ناوخۆ بە نووسراوی ژمارە 2801 لە 25 ئەیلول ئەمە بۆ تاختەقەکان زەرورە ئەو دۆکومنتانیان لەلا بێ ئەو نووسراوە بۆ نووسینگەی ڕێزا جەنابی سەرۆکوەزیران کراوە بۆ ئەوەی ڕێکارە ئیداریەکانی تەواوکردنی هێنانەکایەوەی قەزای تەختەق بچێتە بواری جێبەجێکردن باشە ئەم جۆرە ئیدارەدانە لە حکوومەتی هەرێمی کوردستان داوام بوونیم دموکراسیە شۆڕکردنەوەی دەسەڵات و لامەرکەزی ئەم گرنگیدانە بە قەزا و ناحیە سەربەخۆکان تا چەندە کاریگەری بووە لەسەر جێبەجێکردنی هەڵەگشتەکانی کابینی نوێم تا چەند ئەم هەنگاوانە توانێت کاریگەری زیاتر لەسەر ئەم بابەتەدا بنێت یەکێک لە پایە هەرە گرنگەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابی سەرۆکوەزیران لە زۆر بۆنە و لە ڕۆژی ڕاگەاندنی بەرنامەی کابینەکەی و لە چەندین کۆبوونەوەی دیکە لەگەڵ ئێمەوانەی تیمی جەنابیانی لە حکوومەت باسی کردووە بریتە لە ئاسانکردنی گەیشتنی خزمەتگوزاری بە هاوڵاتی بەسەندترکردنی هاوڵاتی بۆیە هەموو ئەو کارانەی دەکرێت لە پێناوی ئەوەیە کە هاوڵاتی خۆشحاڵ بێت دەستی بگاتە خزمەتگوزاری ڕۆتینی ئیداری لە کۆڵ بێتەوە بۆیە بەشێک لەو بابەتانە مەسائلی ئیداریە بەشێکیان مەسەلەی دیجیتەلایزیشنە کە ئێمە لە وەزارەتی ناوخۆ بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزارەکان هەنگاویان شەقاوی گەورە چوینەتە پێش تو ئەگەر بەس تەرکیزت لەسەر مروری هەولێر بێ کاتێک هاوڵاتیانی عێراق دێن خۆیان مقارنە دەکەن بۆ خزمەتگوزاری خێرایی لە هاتوچێ هەولێر پێشکەش دەکرێت دەزانی کە ئیشوکارەکانی ئەو کابینەیە لە خێراکردنی گەیشتنی خزمەتگوزاری بە خەڵک چەند هەنگاوی گەورەی بڕیوە خەڵک بۆ نمونە ڕەنگە جاران بۆ بەدەستێنانی مۆڵەتی شوفێری چەند ڕۆژ یان جارەوە مانجی پێویست بوو بێ ئێستا تۆ لە ڕۆژێکە لە کەمتر لە 24 کاتژمێرە بە پرۆسەیەکی ئەلکترۆنیە لە ئەی تو زێد دەڕۆی هەر ئەو ڕۆژە پرۆسەکە تەواو دەبێمە دەستکەوتی یەکجار گەورەی بۆ خەڵک ئەمە کەمکردنەوەی سەرێشە و خەرجکردنی کاتی زۆر و بەتابەتەوەی فەرمانبەرە دەوام بەجێ بێڵێ ئەوەی دایکە منداڵ بەجێ بێڵێ ئەمانە هەمویان بێگومان ژیانی خەڵکیان ئاسانتر کردووە باش پێمەوە هەر یەکەم شوێنیش بوو کە پرۆسی بە ئەلکترۆنیکردن لەوێ دەستی پێکرد جەنابی سەرۆکی حکوومەتیش خۆیان بەڵێ خۆی جەنابیان بەشدار بوو لەوەی کە مۆڵەتی شوفێرەکەشی نوێ کردەوە هەر ڕۆژ زۆر سپاس بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ زۆر سپاس کە لە ژێر زۆر سپاس